ئەم کاتتان باش بەڕێزان. ئەمڕۆ 241 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر بوونیاتنانی شاری سلێمانی. ئەو شارەی کە بە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناسراوە. بێگومان هەر یەکێک لە ئێمە ئەگەر بۆ جارێکیش ببێت بە نێو شەقام و کۆڵانەکانی ئەم شارەدا گوزەرێکمان کردبێت بۆ هەمیشە لە نێو یاد و هزرماندا بە زیندوی ماوەتەوە. ئێمە ئەمڕۆ لە ڤار دەمانەوێت بەشێک لە کەسایەتیە جوانەکانی ئەم شارە بدوێنین هەر کەسە و لە پێگە و بواری خۆیدا. مامۆستا محەممەد مەردان یەکێکە لەو کەسایەتیانەی کە دەیان ساڵە ناوەندێکی کللتوری هوەری هەیە کە خزمەت بەو شارە دەکات. بۆیە بۆ ئەم بڕگەی ڤارکاست بەڕێزیان لەگەڵمان دەبن. مامۆستا محەممەد ئەم کاتت باش بەخێر بێت بۆ ڤار. زۆر سپاس دەکەم. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لەم یادوو لەم بۆنەیە لەگەڵ بەڕێستان گفتوگۆەکەم. زۆر سپاسدانەکەم پیرۆزبایی لە کەناڵەکەتانەکەم. دەستان خۆش بێ کە یادی شاری سلێمانی ئازیزەکەنەوە. زۆر باشە مامۆستا، وەک دەزانی کە بەڕێستان زۆرترین ڕۆڵتان هەبووە لە بە ئەرشیفکردن و تۆمارکردنی یادۆریەکانی شارە جوانەکەی سلێمانی. لەم ڕۆژەدا پەیامی ئێوە چییە؟ وەڵی پەیامی ئێمە بۆ شاری سلێمانی تەبەن شاری سلێمانی شارێکی خۆکردی کوردیە، واتە کورد بۆ خۆی دروستی کردووە. هەر لەو سەردەمەوە تا کۆگاتە ئێرە ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق غەدرێکی گەورەیان لە شاری سلێمانی کردووە. شاری سلێمانیش ئەو شارەیە بە هیچ کەس و لایەن و ئەم لاولاد دەستەمەوە نابێت، چکم شارێکە هەل لە بناغەوە یاخی بووە. دوایەوە هەل لە سەرەتای دروستبوونشیەوە پایتەختی ڕۆشنبیری بۆ تۆ گەر بگەڕێنەوە بۆ سەردەمی نالی و سالم و کوردی و ئەوانە تەماشاکە ئەوان داڕێژەری دروستبوونی ڕۆژی ناوی شەهیدی ڕۆشنبیری کوردی بووە، پایتەختی ڕۆشنبیری. باشە مامۆستا، ئێوە تێبینی زۆرتان هەیە لەسەر ئەم ڕۆژە، هۆکاری ئەمە چییە؟ خۆی شاری سلێمانی ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆن بۆ پێش زاین لۆلۆیەکان لەم شاری سلێمانیە ژیان و پێی وتراوە زاموە، ینی ئەم سلێمانی لە باتی سلێمانی پێی وتراوە وڵاتی زاموە. ئەو لۆلۆیەکان لێرە ژیاون و لە شوێنی ئێستەی شاری سلێمانیە بناخە و شوێنەواری لۆلۆیەکان دیارە و دۆزراویشەتەوە. بەڵام بۆ دروستبوونی دووبارە بوونەوەی لە سەردەمی بابانیەکانەوە ئەو تاریخی کە ئەوترێ 1784 بە بۆچوونی من ئەو تاریخە لە جێگەی خۆیانیە و ڕۆناکەم ڕاست بێت. بۆچی؟ یەکەم ئەگە سێری مزگەوتی شێخ بابە عەلی بکەین، نووسراوە 1784 دروست بووە. 9 ساڵ پێش 1784. ئەگە سێری مزگەوتی توی هین مەڵکەنی بکەین، نووسراوە 1775 دروست بووە. ئەنی ئەمە شەر ئەکەوێتە پێش ئەو مێژووی کە باسە کرێ. ئەگە سێری مزگەوتی شێخەمینی خاڵ بکەین، نووسراوە 1784 دروست بووە. ئێگەر سێری مزگەوتی گەورەش بکەین ئەڵێن 1784 دروست بووە. باشە گەر ئێمە بین لە هەمویان گرنگتر، ئەمە زۆر گرنگە. مستەر ڕیچ کە لە ساڵی 1820 هاتوو بۆ شاری سلێمانی لە سەر گردی قشڵە کە لە پێی ئەوترێ سەرا، لەوێ لەگەڵ مەحموود پاشای بابانە دانیشتووە. مەحموود پاشای بابان بە مستەر ڕیچ ئەڵێ ئەمڕۆ یەتەوە خەیاڵم 32 ساڵ پێش ئێستا باوکم شاری سلێمانی دروست کردووە. دیقەت بە 1820 مستەر ڕیچ هاتووە بۆ سلێمانی. باشە مامۆستا، ئەو بەرواری کە بووی دیاری کراوە تۆ سیرکە ئەڵێ لە ڕۆژێکی وەک ئەمڕە ئەو ڕۆژە 5 مایسە، 5 مایسی 1820. ئەڵێ باوکم لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ 32 ساڵ پێش ئێستا شاری سلێمانی دروست کردووە. ئەگەر بێت و تۆ 32 لە 1820 دەرکەیت ئەگەڕێتەوە بۆ چەند 1788 نەک 1784. ئەنی لەوەش
هەر بە هەمان شێوە ئەمەی مستەر ریچ دقیقە، چونکە مستەر ریچ ڕۆژانە یاداشت و بیرۆری و شتەکانی خۆی نووسیوەتەوە. یعنی لێرەیە کۆمەڵێک هینێ مێژوویەتە پێشەوە، نازانی کامیان هین بکەیت، دەستنیشانی کامیان بکەیت بڵێ ئەمەیان ڕاستە. بەڵام ئێمە باشە مامۆستاگیان هیچ کراوە بۆی کە ئەو مێژوە ڕاست بکرێتەوە؟ ئەوە ئینەکە لێرایە. ئێمە وەکو کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد، وەکو بنکەی ژین، وەکو مامۆستایانی زانکۆی سلێمانی، وەکو بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی، وەکو خوالێ خۆشبوو کاک بەهرۆز حەمە ساڵەکە مەحافزی سلێمانی بووە، وەکو بەڕێوەبەرێتی کەلەپوری کورد کە کاک برایم ئەحمەد ئەو کاتە بەڕێوەبەری بووە، وەکو کەسایەتیەکانی شاری سلێمانی خوالێ خۆشبووان مامۆستا جەمال بابان، ئەکرەمی ساڵحی ڕەشە، کاک دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر، کاک ئەیوب ڕۆستەم، ئەمانە چەندین دانیشتنمان کرد کە حسابێک بۆ شاری سلێمانی بکەین. دوایی 5-6 کۆبوونەوە تەمان بڕیارمان نا کە 34 یادی سلێمانی بکرێتەوە. بۆچی 34 خۆی نییە، بەڵام وتمان 34 یەکەم ڕۆژگار درێژە بێت، ئەتوانی زۆرترین گەشتیار ڕاکێشین بۆ شاری سلێمانی، و دوای ئەوە سەوزە هات و کەش و هەواکە لەبارە بۆ ئەوەی کە جوانیەکەی سلێمانی دەربخەین و ئیمتیحانات نییە. ئەمەمان دەستنیشان کرد کە ئەو ڕۆژە بێت. ساڵێکیش یادمان کردەوە و ڕۆژنامەیەکیشمان دەرکرد. بەڵام هەندێک کەس بەهۆی ئەوەی کە ئەڵێن 14 ئەمە یادی لەکوێتە ئەم 14 هاتووە. ئەمە هیچ داتا و هیچ بەروارێکی ڕاست نییە کە 14 نییە، بەس ئەڵێن فڵان کەس وتوێت. ئێستا ئەم دادایە کە من پێم وتی ئەوەی مستەر ریچ دقیقە، چکم لە یاداشتەکەی خۆیان نووسێتی مستەر ریچ ڕۆژانە نووسیوێتەوە. بەڵام ئەوەش نابێت ئێمە بڕیارمان نا لیژنەیەک پێک بێنین بچین بۆ ئەرشیفی عوسمانیەکان بۆ تورکیا، وتمان لێوە ڕەنگە شتێکمان دەستکەوێ بۆ دروستبوونی شاری سلێمانی. بەڵام دکتۆر کەیوان وتی شتێکم دەستکەوتووە یەکەم نوێژی جومعە مانگی 6 بووە لە مزگەوتی گەورە کراوە. زۆر باشە مامۆستاگیان. بەڵام ئەوە نزیکە بێتەوە لە ئینەکەی مستەر ریچ، چکم مستەر ریچ لێ مانگی مایس، ینی واتە مانگی 5 کات. بێگومان ئەم مێژوە کاتێکی زۆریە بۆ باسکردن و جێگەی بایەخیشە بێگومان. بەڵام ئەوەی کە بیستماناڵێن تۆ لە خۆشەویستی شاری سلێمانیە ناوی کچەکەی خۆشتت ناوە سلێمانی، ئەمە چۆن بوو؟ ئەوە نە سلێمانیت خۆشەوێت کە ناوە سلێمانی؟ ئەوەت بۆ باسکەمەش چیرۆکێکی هەیە. ئێمە تەبەن لە گەڕێکی چوارباغ بووین، خواز سلێمانی پێبەخشین ساڵی 88. چون بۆ بازار تووشی خوالێ خۆش بوو، ئەکرەمی ساڵحی ڕەشە بوو، زۆر بێتاقەت بوو. وتم کاگەکەم بوو زۆر بێتاقەتی، خۆتان نەزانن ئەکرەمی ساڵحی ڕەشەیەکێکە لەو کەسایەتیانەی چەند کتێبێکیە لەسەر مێژووی شاری سلێمانی و خزمەتی ئەم شاری زۆر کردەوە، خوا عەفوی ئەخوا. وتی وەڵاهی لە محافەزە نووسراوێکیان بۆ دزیوم، منی حکوومەتی عێراقیە، ئەڵێ سلێمانی ئەگوێزینەوە بۆ خواری و عێراق، ئەنی سلێمانی کامل کوردیتیان ناهێڵن، پڕیەکەن لە عارەب و ئەشیکەن بە سەیرانگە. باشە وتی ئەوە خەفەتی ئەوە
زۆر سپاس.